بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم لە خزمەت ژیانی گەورە پیاوی ئەم ئومەتەی پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم شێخی گەیلانیە. دوو وتار لە خزمەتان نابووم، باسی زەمەنی شێخمان کرد و باسی پەروەردەبوون و دروستبوون و نەشئەتی شێخمان کرد. دیارە لە ڕووی علمیەوە شێخی گەیلانی بووە قوتبی بەغداد، گەورەی بەغداد. ئیمامی نەووی ئەفەرمێ کانە شەیخ السادە الشافعیە والسادە الحەنابلە، گەورەکانی مەزهبی ئیمامی شافعی و گەورەکانی مەزهبی ئیمامی ئەحمەد هەردووکیان بە شێخی گەورەی خۆیانیان ئەزانی. وانتهت إليه رئاسة العلم في وقته، سەرۆکایەتی زانستی ئاعترافکردن بە علمی ئەم پیاوە لە ڕووی زانستیەوە هەر هەمویان متفق بوون لەسەری. لە پەنای ئەمەیە کۆمەڵە صفاتی هەبوون کە جیاواز لە شێخەکانی تر و لە عالمەکانی تر لەو زەمانە. أفرمي كان جميل الصفات شريف الأخلاق كامل الأدب والمروءة كثير التواضع دائم البشر. أفرمي صفات كان زور جوان بون، أخلاقي زور برز بو، أدبي زور كامل بو، مروءة كسايتي زور بهيز وقورو كامل بو، تواضعي زور بو لبردم إيمان دارانا، دائم الرقش ورجوان بو، وافر العلم والعقل. أنقص زور قوري زور كاتيه كسي خوا علمي بيدا ولا عقلي نية، عقلي هي علمي نية. أفرمي أم هردو كان يهبو وافر العلم والعقل. إذاني شون مداراتك لقل دورو برا شون هلكا تشيبكا. أفرمي شديد الاقتفاء لكلام الشرعي، زور شون كلمات شرعك ولكوا زور شرع الروب. مكرما لأرباب الدين والسنة، أهل السنة أهل الدين زور برز وتقديس سيرك. مبغضا لأهل البدع والأهواء، أهل بدع وأهواء زور رقليبو. كوابول للروي علمية والشيخ جيلاني سيطري كدو بسر بغداد، للروي الروحة وما للروي تصوفه، للروي تصوفه تشون تواني وردو دزالو بسر أو زمني خويا. عرزم كردن يكي لما وصاكاني كحنبلي مذهبا بريتي أبو السعيد مخرمي. أبو سعيد شوێنێکی بچووکی هەبوو لە بەغداد لای باب الشەیخە، تەربیە و تەزکیە خەڵکی دائەدا، بەڵام شێخێکی زۆر مبارەک و پاک. ئەو خۆی تەڵەبی کرد لە شێخی گەیلانی، فەرمووی وەرە لەم شوێنەی من ئاوتار بدە. شێخی طبعاً ئەو زەمەنی ئەو بۆ ئینسان لە چ مزگەوتێکی گەورەی بەغایە لە چ شوێنێکە ئاوتار بە خەڵک ملی یەکتری شکانەوە لە پێناوی ئەوانە. ئەم شوێنە زۆر بچوو بوو. ئەفەرمێ شێخی گەیلانی کە ئیزنی لە شێخەکەی وەرگرت بڕیاریدا لە مأوى وتكيو مقامي أبو سعيد أوتار بو خلق بدا. أفرمي لهم حفتيك سير رجوتاري أدا بربياني يكشم بربياني جمعة ولاي إواريس يشم. أفرمي لا إواريس يشم أبرد الرباط منطقي شيتر لكناري دجلة لا أوتاري أدا دوانا كتريش لا شوينك ومأوى مقامك أبو سعيد مخرمي. أفرمي أو ندخلك هاتن شنجارك أن هاتن شوێنەکەیان ئەڕووخان بچوو بوو، گەورەیان ئەکرد هەم پڕە بوو لە خەڵک. بۆیە لە 501ەوە ئیتر دەستی کرد بە وەعز لە بەغدا. بەڵام چ وەعزێک، شێوازێکی جیاواز لە مەنتیقە و لە زەمانەکەی خۆی. ئەفەرمێ کاتێک کە وەعزی ئەدا ئەوەندە قسەکانی بەهێز و کاریگەر بوون، خەڵکەکە ئەگەی لە خۆی نەئەمە. بۆیە ڕێوایەتێکی مەشهور هەیە، ئەفەرمێ کاتی یەکێک لە جارەکان مێزەرەکەی لێبووە. أفرمي كلكي ميزركي لبو ميزركي وردو دكرايا وكوتا ملي الله كاتي وتاري أدا هرشي كز لنا مسكوا ميزركي لكريو كردي ملي خوي ببي أقداري خوي أو عنده تأثير سخل كدا أنا. أفرمي شيخي جيلاني لصالي بينصتو بستهشتوا إتر مدرسك لأبو سعيد وتجاوز ذكر أيام مدرسة شيخي جيلاني استجل بغداد أو مقامه هري شيخي جيلاني أو محوريك است حتى دكان ومال وبازار وزور قلوان هر مقامي شيخ بو قوري أو بو كخلقك زور هاتو تأوي. لهندي الروايات أفرمي هندي لمحاضرة كاني حفتها هزار كز لحضوري أوست.
طبعا تصور كان كرسي وعظ لو كاتا لبغا بەهێزترینان گەشتێتە 50,000 ئەم لەم شوێنە بچووکەی خۆیەوە بۆ ئینسان زۆر گوێ بۆ نەدام شوێنەکەی کوێیە گوێ پەیامەکەی بدا پەیامەکەی چەندێ گرنگە لەوە ئەچێت کەلیمەیەکی حەق کە لەسەر زمانی تۆ دەرەچێ ملیۆنان کەس بیبیستێ بۆیە ئەفەرمێ وەهای کرد کە بوو بە یەکێک لە قوتبەکانی بەغدا لە ڕووی تەسکیە و تەربیە خەڵک ملی خۆیان ئەشکان لە شوێنی زۆر دوورەوە زۆر ماندوو ئەبوون هەتاوەکو ئەگەیشتنە بەغدا لە بەغداشا زۆر ماندوو ئەبوون هەتاوەکو بە حەزەتی بە خزمەتی شێخی گەیلانی بگەن ئەفەرمێ کۆمەڵی ئەخلاقی زۆر سەیرسەیر لە شێخە هەبوو کە جیاواز لەوانەی لە زەمانی خۆیان بوون لەو مەلا و عالمانەی زەمانی خۆی بەنمونە ئەفەرمێ زوهدێکی زۆر گەورە لەگەڵ سەخاوەتێکی زۆر گەورە لە لای شێخی گەیلانی هەبووە ئەفەرمێ خۆی لە قسەیەکی ئەفەرمێ فتشت الأعمال كلها هرشي تفتيشي هرشي كردوية كردم فما وجدت أفضل من إطعام الطعام قورترم لو نبيني كنان بدي بهجا ونان بدي بخلق أفرمي زوزو قوري طبعا لقيامتي شو سبحان الله يعني لم نكن من المصلين ولم نكن نطعم المسكين إنسان بس خفت بو أمدو اشتأخوا لم دو بيرنا بو شكو أمدو بيرا بز رزقار بون أهلي مزقوت ونيش أهلي بخشيني خواردن بهجاران وخلق وإناندان بخلق صفتك زور قورية إنسان لماليا دائما ميواندار ميوان كرويتي كخواردنيان أداتي كاحترامك إنسان كان أقري لروي إطعام طعامه زور فضيلتك قورية أجرك زور قورية ويا الشيخ جيلاني فرمي تفتيشي همو كردا وكان ممكن نبيني لو قورتر أو أنت فضيلتي قورة ولا أشرف من حسن الخلق جوان ترم نبيني أخلاقي برز روشتي برز لغا خلقها مخلوقاتا أفرمي أود لو كانت الدنيا بيدي همو دنيا لجت شنجي من أبو لأطعمتها الجائع هرهم يؤداب كسي برسيو هرهم يؤداب وانيك برسينو أم كردا خواردن بويان أفرمي كومالك مريد الدولمندي هبون الشيخ همو جاري باريان بو هنا 1000 ديناري آلتون 10,000 ديناري آلتون أفرمي الشيخ شراوا إداب خلق لجاريكي كان سركوني كروتي يا شيخ والله إما هرشي كاسبي أكين أيانين أيدن بتوتو هم توزيعك تو هرب فقيري أماني تو أجر أواب الروا فرمي ماذا أفعل رولا تشيفكم والله فكفي مثقوبة دستكم كنيتي حرشيتي أكم لا تضبط شيئا حرشيتي أنا منت بدز مني ناتوان محشت اللي يخون به الموضوع أم صفتي الشيخ زور صفتي شي قوري هر زانايك دانايك أهلي سخاوتنا بحياتي لا حياتي أولاي بيشوا باسم كرد كفرمويا أنا قتنا بتكسق ولي خواك السخين ويسخاوت صفتك زور قوري من وسع وسع عليه هركسي توسعك ببخشي لبينا إلا خوازياتري أدات بسريا توسعة أبد درجة خيري بسرا أكريته دو شيخي جيلاني زور صادق وزور رازقوب ولا كلماتي أبدا دروي بزمانيا بدلياتي برنبوه أفرمي مشهورة لقصة كيا كاتك هجرتك بوخياندن برو بغداد دايكي بيري يك وصيتي أكا إياك على أي رولا أقعد بس درونك شكو دروهي إيمان دارني وريابا ناهي لمبروي حتى وعد من ديتي بدرونك إلى جيانا أيش جنجبت سرتاي جيانيتي وعد أداب دايكي كدرونك أفرمي للريات شتكان كاتك أيان قرن بيان ألين چیتان پێیە دوایش ئەڵێن نەی گەنج تۆ چی پێ ئەڵێ وڵات 40 دیناری ئاڵتوونم پێ ئەڵێ کوا لەکوێ ئەگەڕێن بە جلەکانیان نایدۆزنەوە ئەفەرمێ ئەو خێرقەی لەبەریا بوو دایکی ئەوەندە بە لێزانانە کردبووە ناوی و شاردبوویەوە کەس نەیئەدۆزیەوە وڵات لەناو ئەو خێرقەیە ئەگەر جوان بگەڕێن ئەیدۆزنەوە وڵێ هەر بۆیان نەدۆزرایە وتیان دەی لەکوێیە ئەڵێ خۆی یەکەیەکە بۆی دەرەهێنان ئەڵێ سەرۆکی دزەکان زۆر سەری سوڕمەوە باشە ئەی گەنج خۆ تۆ قسە نەگەیان پێمان نەئەزانی بۆ قسەت کرد تێخە پرسیارتان لێ کردم ئەگەر نەقسەم نەئەکرد تێخەی چێکە پرسیارمان لێکەی بوو تا پێم نییە تینا عاهدت الله وعاهدت أمي ألا أكذب أبدا عهدم پەیمانم بەخوادا و پەیمانم بەدایکم بە حەیاتی درۆنەک لەبەرەوە نەمتوانی درۆ بکەم و پەیمانەکە بشکێنم پەیمان لە حوزوری خۆیە زۆر گەورەیە ئێمە زۆر کات پەیمان ئەدەین و ئێشکێنین ئەم پیاوانە زۆر صادق بوون بۆیە فەرمێ یەکسەر سەرگەورەی چەتەکان و ڕێگرەکان ئەفەرمێت تەوبەیەکی لەسەر دەستی شێخە هەر بۆ مناڵی بۆ گەنجە سەرەتای کاری تەسەوور کە فەقێیەک ئەوەندە صادقانە سەر ئەکەوێ
بۆیە شێخی گەیلانی یەکێکە لەو کەسانەی کە بە صادقی ئومەت مەشهورە. تەواضعی زۆر گەورەی صفەتێکی تری زۆر جوانی بوو کە ئەفەرمێ کانە یوجالیس الفقراء، زۆر کار لەگەڵ فەقیرەکانە دائەنیشت، لەگەڵ ئەوانە هەڵسوکەوتی ئەکرد، مامەڵەی ئەکرد. طبعاً ئەو صدقەی شێخی گەیلانی حتا وەکو ئێستا نان لە شێخی گەیلانی هەر ئەدرێت، حتا ئەم ڕۆژ ئەو هەموو حیصار و وەزع و بەزمە عێراق کە بەسەریا تێپەڕیوە، یعنی تۆ تەسەور کە نزیکەی 900 ساڵێک کەسێک شتێک دابمەزێنێ هێشتا بڕ بکە. 900 ساڵ لەمە پێش خواردنی فەقیرانی لەوێ دەست پێ کرد و ئێستش دەوامی. ئێستش خواردن بەردەوام کاتێک کە ئەڕۆی نیوەڕۆیان ئەڕۆی ئێواران ئەڕۆی خواردن هەیە لێ، ئەتوانی خواردن بخۆی لێ و بەردەوام ئەم هەژارێکی زۆر لێ کۆبووتەوە چێ نانەخۆ. ئیتی وەلەو شتێکی بەسیتیش بێ. شێخی گەیلانی منهجێکی زۆر تایبەتی لە زەمەنی خۆیان داناوە بۆ ئەو کەسانی کە شوێنی ئەکەون و مرید. ئەفەرمێن 10 صفەت هەیە مریدی من ئەبێ ئەو 10 صفەتەی تیا بێ. طبعاً ئەوەی ئەم 10 صفەتەی تیا نەبێ شێخ بێ یا هەر کەسێک بێ لەم زەمانە خۆی بە مریدی شێخی گەیلانی نەزانێ، ئەبێ ئیلا ئەم 10 صفەتەی تیا بێ. یەکەم ئەفەرمێ طبعاً بە مرید هەندێجا وشەی مرید بەکارهێنێ، هەندێجا وشەی متعلم بەکارهێنێ، یعنی ئەو کەسەی لە ڕێی ئەوەیە کە دروست ببێ. ئەفەرمێ یەکەم صفەت مریدەکانی من ئەلا یحلفە المتعلم بالله صادقا ولا كاذبا، نابێ قەت سوێن بەخوا بخوا نە بەڕاستی و نە بەدرۆی. دووهەم ئەن یجتەنب المتعلم الكذب هازلا وجادا، ئەو کەسەی شوێن کەوتەی منە ئەبێ ئەبەدان درۆ نەکات، چ بە ڕاستی بێ بە گاڵتەکردنی بێ یا بە جددی بێ، ئەبەدان لە درۆ بە دوور بێ. ئەفەرمێ سێهەم ئەن یەفیە بما يعد وأن لا يعمل على ترك الوعد أصلا. ئەفەرمێ ئەبێ هەر وعدێکی دا بە هەموو شێوازێ وعدەی جێبەجێ کردبێ، ئەسڵەن هیچ ئیشە نەکا کە نزیکێتەوە لەوەی کە وعدەکانی بشکێنێ، ئەبەدەن. ئەفەرمێ ئەبێ شوێن کەوتەی من چوارەم بە هەموو شێوازێ لە لعنت خۆی پارێزێ، لعنت دە هیچ مەخلوقێکی خوا نەکە، نە ئینس نە جن نە هەوا نە دار نە بەرد، ئەبەدەن. ئەفەرمێ چونکە ڕەحمی خوا زۆر گەورەیە، ئەی عەبد تۆ خاوەنی ڕەحمی خوانی تا بە کەسێ بڵێ دووربی لە ڕەحمی خوا. ئەفەرمێ بە حەیاتی نابێت دوعا لە هیچ کەسێ بکە، ئەن یجتەنب الدعاء على أحد، قەت دوعای شەڕ نەکە لە هیچ کەسێک. شەشەم ئەفەرمێ هیچ شاهدیەک نەدا ئەن لا يشهد على أحد من أهل القبلة بشرك أو كفر أو نفاق، ئەبەدان ئەهلی قبلە ئەم شاهدی نەدا، چونکە کە تۆ ئەڵێ کەسێک کافرە یعنی شاهدیە دەی لە بەردەم خۆی ئەم کەسە کافرە، ئەڵێ منافقە یعنی شاهدی ئەم لە بەردەم خۆی ئەم کەسە منافقە، ئەڵێ مشریکە ئەڵێ شاهدی ئەدەم لە بەردەم خۆی ئەم کەسە مشریکە. ئەفەرمێ ئەبێ ئەتباعی من بە هیچ شێوازێک شاهدی نەدەن لەسەر هیچ کەسێک لە ئەهلی قبلە بە شرک یا بە کوفر یا بە نیفاق یا بە هەر شتێکی تر، بە فسق بە هەر کەلیماتێکی تر. طبعاً عرضم کردن یەکێک لە فکرەکان لەو زەمانە کە شێخی گەیلانی زۆر تند بەرامبەری ئەوسێتەوە فکرەی خەواریجە. فکرەی خەواریج کافرکردنی ئەهلی قبلەی زۆر تایە، بۆیە سێرەکەی ئیمامی عەلییان بەو عەزەمەتە بە کافرەزان، ئیمامی عوسمانیان بە کافرەزان. بۆیە طبعاً لە خەواریج لە سەرزەویە جاهلتر دروست نابێ، خەواریج زۆری شتە بینێ باتن ئەبەدەن سیر ناکە ئیلا لە مەسلحەتی خۆی نێ. ئاەتی ئەگرێ بەدەستیەوە مەسەلەن پێغەمبەریان صلی الله علیه وسلم فەرمووی ئەمانە نێوچەوانیان بە سوژدەوە ئەڕوا، بەڵام چۆن سەهمێک دەرەچێ ئەوە لە دین دەرەچ بەهۆی کەلیماتیان بەرامبەر بە خەڵک، چونکە ئینسانی مسلمانە بە زمانی زۆر پارێزرا بەرامبەر مەخلوقاتی خوا. بۆیە شەشەم خاڵ ئەوەی داناوە ئەفەرمێ ئەتباعی من نابێ شاهدی لەسەر ئەهلی قبلە بدەن بە شیرک و کوفر و نیفاق، ئەبەدەن. ئەفەرمێ ئەبێ ئاگایان لێ بێت چاویان سەیری حەرام نەکات. طبعاً كلماتكاني زور دقيقة. أفرمي أن يجتنب النظر إلى المعاصي، چاوە چاوی نەوێ بۆ گوناه فرسەتێکی دەستکەوێ گوناهکە، خۆی دوور بگرێ لە گوناهەکان. أن يجتنب الاعتماد على الخلق، هەشتم في حاجة صغرت أو كبرت، ئەبێ اعتمادی لەسەر هیچ مەخلوقاتێک نەبێ، نە ئینس و نە جن و نە غەیری ئەوە، لە هەر کارێکە کە هەیەی اعتماد لەسەر ئەوەندانە، لە هەر پێویستێکی ژیانیە
بچوك بێ یا گەورە تەنها اعتیمادی لەسەر خوا بێ جەل جەلالوه ئەفەرمێ نۆیەمین دانە ئەبێت تەماعی بە هیچ کەسێک لە ئادەمیەکان نەبێ دەیەمین دانە ئەفەرمێ ئەبێت تەواضوعێکی زۆر گەورە لەگەڵ ئیماندارانە بنوێنێ وبه تعلو المنزلة تەنها بە تەواضوع بەرزە بیت من تواضع لله رفعه الله ئەم دەخاڵە کە شێخی گەیلانی نووسیویەتی بەرپای کردو بۆ مریدەکان ئەبێ هەموو ئەم صفەتانەیان تیا بێ ئەبێ ئەهلی صدقی زۆر گەورە بن زۆر ڕاز بن کەلیماتی شێخی گەیلانی لە وتارەکانە زۆر لە ئاستێکی بەرزایە زۆر بەهێزە ئینسان کە ئەی خوێنێتەوە گوێ لێ ئەگرێ خوای ئەبێ ئەم کەلیماتانە چۆن وتبێ سێ نمونەی بچووکم لە فتح الربانی کە سەلابی نەقڵی کردووە هێنام لە خزمەتانە بەیانی کەم ئەفەرمەیەکێ لە کەلیماتەکانی طبعا زۆر دڵسۆز بە بۆ دینی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێ دین محەممەد تتواقع حیطانه کورە دینەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەی خەڵک وەکو بینایەکی بەرز بێ پارچە پارچە دیوارەکەی ئەو تا بەردەکانی ئەکەونە خوارەوە ئەڕمێ ويتناثر أساسه هر أمانية ديوارك السرو برمي كل اللي بنو أساسك خليك هلتك هلموا يا أهل الأرض نشيد ما تهدم هو أهل زوي هارهم ورن بأويك و أروخين ري يا روخين را وبأما تشاكي كينو بخينو شوين خوي ونقيم ما وقع أوشي ككوتوا بزدويك برزي كينو بخينو شوين خوي سيري أم كلماتاني كان يا شمس يا قمر يا نهار تعالوا الله خطبة كاني أبمشي وأزيا يا كم داوى لخلقك أو أن يقيني هي بم كلماتاني خوي الله أي خور أي مانج أي روج ورن هاو كارمن بأم ديني بيغمر صلى الله عليه وسلم أو كوتوا هالي سينو دروسي كينو بخينو شويني خويو آداب دارجين آداب محمدي صلى الله عليه وسلم شنو سر أو أساس قوري لو تاريخ تريا أفرمي سبحان من ألقى في قلبي نصح الخلق باكو بيقردي بو أخوي للضلي منا آموشقاري دانا وبو خلق وجعله أكبر همي كدتي بقورتين همي من إني ناصح ولا أريد على ذلك جزاء والله خلقي نزور بدل صوزي قصتان بو أكم هيج أجربة داشتكم لأي وناوي آخرتي قد حصلت لي عند ربي عز وجل بخوا آخرتي خوم داي خوي خوم دسكوتوا ما أنا عبد الدنيا والآخرة والله من نعبدي الدنيا من عبدي آخرة نعبداتي بو دنيا أكم نعبداتي بو آخرة بهشتيش أكم أي بو شي أفرمي ولا سوى الحق عز وجل غير إخوة عبداتي بو هشتقناك تنهى حق أبينمك الله جل جلاله الله والله همو فرحي من شيء فرحي بفلاحكم وغمي بهلاككم هم خوش بختي من نجادبوني إيودايا همو غمو بجاري من شملة ياسون تانا أفرمي إذا رأيت وجه مريد صادق قد أفلح على يدي أجر دمشاوي مريدك الرازقو بينمك خواه رزقاري كدو لسدسي من شبعت وارتويت واكتسيت وفرحت والله أو تيرم أكا تيراوم أكا بوشتم أكا دلخوشم أكا كيف خرج من تحت يدي أمدم وشاو صادقة جوانات شون خوالط في لقل كل جردسي منا دربشتو من مقادر ما بو سركه برو خوابشي برو لاي خوابشي طبعا ام كلمه اخيري تعجب لو كان مني كي يقولها باري خجالت بار شون خوي غور امان لسدسي من پروردك او دروسك بياكي زور عظيم وغورب ولا تربيه اواني كدوروبري زو تربيه كي غوراني كردو جارك أفرمي لو تاريخ روي كرد خلكا وتي خلكينا والله نازل شنك بو اي ودل صوز والله لو أمكنني دخلت مع كل منكم القبر والله أقربون بكري اللي قلت تاق وتاتان كأمردن أهات منا قبره ولا قلتانا وجاوبت منكرا ونكير جوابي منكر ونكير أدايا ورحمة وشفقة عليكم أو اندب الرحم بزيم لقلتانا شيخي جيلاني بيان أوتري لقل إمام غزالي الممهدون أواني تمهيدي هستانوي أمتي إسلاميك كتابك هي زور قرنق بناوي هكذا ظهر صلاح الدين وهكذا ظهر جيل صلاح الدين إما زور كاتكباسي صلاح الدين أيوبي أكين وازين صلاح الدين نفرب ولا خويا ودروز بو
ئەزان چەند کەس ڕێی خۆش کردووە بۆ ئەوی سەلاح الدینێک دروست بێ سەلاح الدینێک بەرز بێتەوە ئێستا ئێمە ئاینی پیرۆزی ئیسلام گەیشتۆتە کوردستانی ئێمە ئەزان چەند کەس لەو پێناوە ماندوو بۆ هەوڵی دا و تێ تا گەیشتین تا ئەمڕۆ خۆ لە خۆ نەگەیشتوین جاری وای ئینسان وا ئەزانێ هەر ئەو دقەیەی تر خۆی هەموو شتێکی پێگەیوە بە زەحمەتێکی زۆر 1000 ساڵ زیاتر ئەلەم کوردستانی ئێمە دین دێت و ئەڕوا کێ پارێزگاری کرد کێ بەقای هێشتەوە کێ نەیهێشت بفەوتێ ئێستا تەسەوورکن لە ئەوروپایەوە وردەوە لە ئینتیشاری دینەکە کێن ئەوانەی ئەو جوندیە مەچولانەی کە لە ڕێیە ئەڕۆن کێنیش ئەوانە بەرەکەی ئەخۆن تەسەوورکن کە کاسێ باسی یابان ئەکرێت یەکەمین پیاو کە ئەچێتە ناو یابانەوە پێ ئوترێ ڕەجل المؤسسە پیاوێک بە تەنها بەخدا مؤسسەیە کاری کردو یەک کەس ئەو کاتە تەنها ئەم فەیسبوک و شتانە نەبوو ئەم تۆڕە کۆمەڵایەتی و تۆڕە جاڵجاڵەکەی ئەفەرمێ نامە هەبوو نامە بەریت ئەڵێ ئەچوو لە جەریدەیە بەریدی خەڵکی هەموو ئەخوێندەوە نامەیەکی بۆ ئەنووسین و ئادەی بڵاوی ئەکردەوە بە هەر هەموو خەڵکی یابانە بە زمانی یابانی بەس بۆ ئەوی پەیامی ئیسلامیان پێ بکە ئەفەرمێ دوای کۆمەڵی ڕێکخراو سەیریان کرد ئەرێ ئەی هاوار ئەم پیاوە ئەم محەممەد عەلیە کێ ئەوە دنیای هەروژانوە ئەبێ مؤسسەکەی چەند گەورە بێ ئەبێت چی بێ ئەڵێ کە ڕۆشتن سیرەکەن لە ماڵێکە تەنها خۆی و خادمێک ئەڵێ خۆی بە خێرهاتنی کردن خۆی چای بۆ دانان خۆی خزمەتی کردن خۆی ئەی کوا تۆ کێ لەگەڵی ئەم کارانە وتی وەڵام من هەر بە تەنهام ناوێت لەنا ڕەجل المؤسسە پیاوێکە بەقەدەر مؤسسەیە کارەکە بە تاقی تەنها ئەی ئێستا کە لە یابانە خەڵکێکی زۆری موسڵمان ئەبینی نابێت جوهودی ئەمە بڕوا وا تەسەوور کە ئەمە هیچی نەکرد بۆیە کاتێک کە باسی سەلاح الدین ئەکرێ ئەبێ ممەهیدەکانی ڕێگەی بزانی کێ یەکێک لەوانەی کە ممەهیدێکی زۆر گەورەیە بۆ هاتنی سەلاح الدینی ئەیوبی شێخی گەیلانیە کە لە نەزڕەی شێخی گەیلانیە بۆ هەموو موریدێکی ئەوەیە ڕزگارکردنی قودس چونکە لە زەمەنی مناڵی ئەوە کاتێک کە مناڵ بوو هاتە ناو بەغداوە یەکێک لە گرفتەکان لە عالەمی ئیسلامی قودس داگیر کرا لەو کاتەوە بڕیاریدا ئەبێ ئیشکا بۆ هەستانەوەی قودس خۆی نەیبینی بەڵام لە زەمەنی سەلاح الدین قودس ڕزگار کرا تەمهیدی خەڵک و تەربیەی خەڵک و پەروەردەی خەڵک کۆتا قسم لە خزمەتانە شێخی گەیلانی طبعا لأواخر عمري شيخ جيلانية زمن نور الدين محمود دسبيك نور الدين محمود زنكي أفرمون أجر خلفاء بجمر لأمتي بيغمر صلى الله عليه وسلم كلا سر رتم النبوة بون يشق لوان نور الدين محمود الله بجير طبعا نور الدين محمود بدوايا صلاح الدين أيوبي ديو خوي قرأ قدس لسدس يعني رزقارك من بري قدس نور الدين محمود دروسي كردو داينا محاولة يكر خوي قرب قسمتي نكر صلاح الدين يبرد داينا لشونك نور الدين محمود أفرمون أو بياوي تامو بون ورنجي أصحابي بيغمري أدا صلى الله عليه وسلم أفرمي لفلسطين وحفتاها زار كس هاتن جنجو الشباب جوان هاتن بوي داخل بجيشكين نور الدين أفرمي نور الدين بناوي أنا قراو فرموي يا وبت بولا الشيخ جيلاني وبغدا هرورد بنو بقرنا أم غزيي كاستئم أيبينين پرورده کراوەکانی شێخی گەیلانی باو باپیری ئەمانە پەروەردەیەکی زۆر دروستی لە خزمەت ئەم پیاوە وەرگرت و وردە گەڕانەوە بنیاتی ئەو منطقانەی ثغوری ئومەی ئیسلامی بەرامبەر بە کافر لەسەر دەستی ئەم پیاوە گەورە کراوە بۆیە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر پێویستی بەم جۆرە پەروەردە عەمیقە گەورانە هەیە کە بزانن چۆن مامەڵە ئەکەن چۆن هەڵس و کەوتەکەن چۆن نەتیجەیەکیان داناوە هەدەفێکیان داناوە ئەبێ پێی بگەن ئومەتی ئیسلامی پێ بگە ئەمانە پردی پەڕینەوەی ئومەتن وەی ئەم زەمانە زەمەنی هەستانەوەی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەڵام لە زەمەنی هەستانەوەکە ئەم زەمەنی هەستانەوەی کە ئومەت هەڵ ئەسێتەوە پێویستی بە ممەهید هەیە پێویستی بە کۆمەڵی خەڵک هەیە ڕێیەکە خۆشکەن بە نەبوونی تەفرەقە لەگەڵ ئیماندارانە بە بڵاوکردنەوەی مەحەبەت لە بینی ئیماندارانە بە خۆ ساختکردنەوە بۆ خوا لما قوليك شيخي جيلاني أفرمي والله هستكم مالكان من هموي الرخاوة بهوي ضلمان وشكو ضلمان رخاوة خو أجد ضلمان ساخ كينو مال من ساخ بيته أمتي إسلامي ساخ بيته دواء كين لذاتي باش پروردگار خواهي جان رحمته بزي خود بسلمانا ببارينا خواهي أبو خاتي قوري خود لهد چي گناه مانا ببورا گناه باشکرا کردو من عفو من که گناه بپنهان کردو من عفو من که گناه نمنزانی کرد من عفو من که
گوناه زانیمان و یا ئیلاهی زیادە ڕێیمان لە حضوری تۆ ئەکرد عەفومان کە تو گەورەی خۆت ڕەحمەت بەسەر ئەم ئومەتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ببارێنە دەرگاکانی خەیر بەسەرمانە بکەرەوە یا ئەکرەم الئەکرەمین بەهێزمان کە لە خزمەتی دینەکەتە یا رب العالمین خوایە ئەم ئومەتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر پێویستی بە مجددێکی گەورەی هاوێنەی شێخی گەیلانیە یا ئیلاهی بێ گەورەمان مەکە بێ سەرکردەمان مەکە بێ نازمان مەکە بێ ئەهلی ڕۆحمان مەکە تو گەورەی خۆت خوایە گەورە پیاوانێک بنێرە بۆ ئەم ئیسلامە کە خزمەتێکی زۆر گەورە بە پەیامە شیری نەکەن پەنامان بدە لە خراپەکاریەکان یا ئیلاهی پەنامان بگرە پەنامان بدە یا ئیلاهی لە دڵێکی بێ ئاگا لە غەفڵەتمان لە شەهوەتمان یا ئیلاهی پەنا ئەگرین بە تۆ لە هەر گوناهێکە بۆ تۆی بەرزەکەینەوە یا ئیلاهی بمان کە ئەهلێک کە خاوەنی زمانێکی ڕاز بین خاوەنی دڵێکی ڕاز بین ڕازگۆ بین لەگەڵ تۆ یا ڕاز دڵ بین لەگەڵ تا ڕاز نیاز بین لەگەڵ تا یا ئیلاهی لێت ئەپاڕینەوە لێت ئەلاڵینەوە بە کەڕەمی خۆت تۆ خۆت دروستمان کە بۆ خزمەتی دینەکەت بەخوا شەر بکەین کاتێککە باسی خزمەتکاری ئەم دینە عەزیمەی تۆ ئەکەین تو گەورەی خۆت ڕێنماییمان کە تۆ خۆت بەهێزمان کە تۆ خۆت دروستمان کە تۆ خۆت دەرگاکانی خێر بەسەرمانە بکەرەوە یا ئیلاهی ئومەتەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر لە زەحمەتیایە بەخوا پەروەردگارە زۆر لە زیلەتین هانای زیلەتی خۆمان بۆ لای تۆ بەرزەکەینەوە خوایە نەسرەت بە موسڵمانانی غەزە بدە لوتی یەهود و نەسارا بشکێنە یا ئیلاهی سەرشۆڕیان کە یا ئیلاهی سەرشۆڕیان کە یا ئەکرەم الئەکرەمین فتنە بخەرە ناو وڵاتی خۆیانەوە یا رب العالمین فتنە و شەڕ و شۆڕی صهیۆنیت لە جیهانی ئیسلامی دوور خەرەوە یا ربی خوایە ئەم حاکمانەی کە ئومەتی ئیسلامی بن بەڕێوە ئەگەر مای خێر و سەلاح و خواناسی و هیدایەتن هیدایەتیان بدە ئەگەر مای سەلاح و خواناسی و هیدایەت نین خوایە بۆ خاتی گەورەی خۆت لە کۆڵ ئەم میلەتیان بخەرەوە تو گەورەی خۆت پیاوانێکی زۆر گەورەی خزمەتکار بێنە پێشەوە کە خزمەتی ئەم دین و پەیامە شیرینە بکەن یا ئیلاهی داوات لێ ئەکەن دینمان بپارێزە ژیانمان بپارێزە دنیامان بپارێزە ئاخرەتمان بپارێزە خوایە پەنا ئەگرین بە تۆ یا ئیلاهی لە ڕیا پەنا ئەگرین بە تۆ لە تەکەبور پەنا ئەگرین بە تۆ لە عوجب پەنا ئەگرین بە تۆ لە ترسنۆکی پەنا ئەگرین بە تۆ یا ئیلاهی لە کوفر و فەقیری پەنا ئەگرین بە تۆ لە شرک پەنا ئەگرین بە تۆ لە نیفاق خوایە پەنا ئەگرین بە تۆ لە چاوی پیس پەنا ئەگرین بە تۆ لە دڵی پیس تو گەورەی خۆت خوایە پەنا ئەگرین بە تۆ یا ئیلاهی لە شەڕی شەیاطینی ئینس و جین یا رب العالمین یا ئیلاهی داوات لێ ئەکەین هەرچی ئەمانوێ پێمان عەتاکە ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداریکە بێ مناڵە مناڵی پێ عەتاکە بە مناڵە مناڵی ساڵحکە نەخۆشە شفای بۆ بنێرە ئیلاهی ئەومان کەم ڕزقی حەڵاڵی زیادکە ئیلاهی ئەومان قەرزارە قەری سەرشانی سووکە خوایە ئەومان گیرۆدەی گوناه ڕزگاریکە یا رب العالمین ئیلاهی دڵمان ئارام کە ماڵەکانمان ئارام کە شارەکەمان ئارام کە یا ئیلاهی کوردستان ئارام کە ڕەحمەت و بەزەی خۆت بەسەر ئەم وڵاتانەی ئومەتی ئیسلامیە ببارێنە هەموو جیهان ئیسلامی ئارام کە یا رب العالمین خوایە گیان ئومەتی ئیسلامی شوێن و ئەوە مەقامێکی زۆر بەرزت داوەتێ یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت ئارامی بەسەریا دا ببارێنە شەڕ و شوو ئاشوبی کافرانی لێ دوور خەرەوە دەستی کافرانی لێ ببڕە تو گەورەی خۆت خوایە بەهێزمان کە بۆ خزمەتی دینەکەت یا ئەکرەم الئەکرەمین إلهي بخوا أزانين أمر أمتي بيغمر صلى الله عليه وسلم لمحنتي زور قوريا لبيني خوشيا وند اختلافي هي شاني هستانا ودروزبوني بلام إلهي أزانين ضلي عبد كان هارهم لنوان دو بنجيتويا ببيغمريان صلى الله عليه وسلم تفرموا لو أنفقت ما في الأرض جميعا ما ألفت بين قلوبهم ولكن الله ألف بينهم دي خوايا خوشويز أجر همو دنيا ببخشيا نيتواني ضليان يكخاتو خود ضلي يكخستن يا إلهي لم زمانش ضلمان يكخى مالمان يكخى بهيزمان كاختلاف فتن بعلم الله عليه وآله وسلم ببورا يا إلهي لقناه خزان وهاوسر ومنال وسمن حتى الرجي قيامة ببورا يا رب العالمين إلهي داود لأكين برحمته بزي خوت وبكرم خوت صلاوي ضلي أما بقينا في غنبر صلى الله عليه وسلم يا إلهي داود لأكين صلاة وسلام خود بسريا ببارينا روحي إيما بشادي أو يا إلهي قشكروا بنوري أو قشكروا تو قوري خود خوايا محبتي بيغمر صلى الله عليه وسلم لدل ما نازياتك بمان كر أهل سنتي حقيقي بمان كر أهل سنة وجماعة يا إلهي لبدع بمان بارزة لشرك وكفر بمان بارزة دور من خروا لخراب كان يا رب العالمين آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين
خی گەورە لە گوناهی منی شێوە ژبورێ و خوا لێمان قبول کە